مێخەک یەکێکە لە بەهاراتە باوەکان کە بە زۆری لە وڵاتی ئیندونوسیا بەرهەم دەهێنرێت. تامێکی شیرینی هەیە، پێکاتەی دەوڵەمەندی تێدایە و بڕێکی زۆر لە ڕیشاڵ، ڤیتامین، کانزا و بەها خۆراکیەکانی تێدایە. مێخاک سوودێکی زۆری هەیە بۆ تەندروستی، دەوڵەمەندە بە ڤیتامین سی و B6 و B12 و A و H و D. هەروەها ماددە کانزاییەکانی وەکو ئاسن و کالیسیۆم و فۆسفۆر و سۆدیۆم و زینک و مەگنیسۆمی تێدایە. دژە شێرپەنجەیە و سوودی زۆرە، بە تایبەتی بۆ خانمان. سوودی هەیە بۆ خانمانی دووگیان، چونکە دەوڵەمەندە بە دژە ئۆکسان، یارمەتی گەشەی منداڵ دەدات. هەروەها سوودی هەیە بۆ مێشکی کۆرپەلە و ڕێگری دەکات لە توشبوون بە قەبزی یان سکچوون لە خانمانی دووگیان. هێلکەدان بەهێز دەکات و سوودی هەیە بۆ سووری مانگانەی خانمان. دەتوانیت بە زەیتەکەی مەساجی پێ بکەیت، ئازاری سووڕی مانگانە کەم دەکاتەوە. هێلکەدان خاوێن دەکاتەوە، ڕۆڵی هەیە لە ڕێخستنەوەی سووڕی مانگانە. مێخەک مەترسی توشبوون بە شێرپەنجە کەم دەکاتەوە و خانە شێرپەنجەیەکان لەناو دەبات، ئازاری ددان کەم دەکاتەوە. جوینی بەگەدەی بەتاڵ بۆنی ناخۆشی دەم ناهێڵێت. سیستمی بەرگری جەستا بەهێز دەکات و ڕێژەی شەکری خوێن هاوسەنگ دەکاتەوە و ڕێگری دەکات بە مەیینی خوێن. دەرکەوتووە زەیتی مێخاک تێکەڵ بە زەیتی دارچین و لاڤەندەر و بادام ڕەنگای یارمەتی دەربێت بۆ نەهێشتنی نیشانەکانی نەخۆشی ئەندۆمیتریۆس، وەک خوێنبەربوونی نێوان سووڕی مانگانە و توندی خوێنبەربوون.